سەبارەت بە کێشەکانی ئاو لە شاری کەرکووک بەگشتی و سەبارەت بە دانانی پێوەری ئاوی ماڵان و لە هەندێک کەڕک کە هەیە و لە هەندێکی نییە و لە ماوەکانی ڕابردووشا بڕیار درا کە لە بەڕێوەبەراتی ئاوی کەرکووکەوە کەوا بۆ ماوەی هەفتەیەک بۆ 9 ڕۆژ ئاوی هەندێک لە گەڕەکەکان دەبڕدرێت بە مەبەستی پاکردنەوەی سەرچاوە ئاویەکان بۆ ماڵان، بەڵام ئەم بڕیارە لە ئێستادا جێبەجێ نەکرا و بڕیارەکە دواخرا بۆ ئەم مەبەستە و کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ دەکەین کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. خاتو جیهان ئیبراهیم جێگری بەڕێوەبەری ئاوی کەرکووک لە بەڕێوەبەرەتی کەرکووک، زۆر بەخێر بێ خاتو جیهان. سپاس بۆ ئامادەبوونت. خاتون ئەمە لە کۆتا پرسیاری ڕەنگینەوە دەست پێ بکەم، خۆ لە کۆتا قسەی ڕەنگینەوە دەست پێ بکەم کەوا لە چەند ڕۆژی ڕابردوودا بڵاوتان کردەوە کەوا خەزانەکانی ئاو لە شاری کەرکووک پاک ئەکرێتەوە بەشێک لە گەڕەکەکان بۆ ماوەی هەفتەیەک ئاویان ئەبڕێ بە دیاریکراوی. بۆچی ئەم بڕیارە دواکەوت وەکی ئەتانەوێت دەست بە و کارە بکەن یاخود پاکردنەوەی خەزانەکانی ئاو بکەن؟ بەڵێ بێگومان ئێمە هەموو ساڵێ هەوڵە دەین لە ساردترین ماوەیە خەزانەکان و یان هەر نۆژەنکردنەوەیەکمان هەبێ لە پرۆژەکانمانە لەو ئەو کاتانە دیارەکەین. بەڕاستی ئێمە و لەگەر بەڕێوەبەراتی سەرچاوە ئاویەکان ڕێککەوتین کەوا لە سی1 ئاو ببڕێ و دەست بکرێ بە نوێژنکردنەوە ئایا بەڕێوەبەراتی سەرچاوە ئاویەکان بێ یا ئێمە. ئەوانیش کۆمەڵێ ئیش و کاریان هەیە ئەیانەوێت لەم ماوەیە جێبەجێ بکەن. ئەو بۆ ڕێککەوتین بۆ سی1 بەڵام بە پێی تەوقعاتی کەش و هەوا لە ئەمڕۆوە تاوەکو ماوەی 4-5 ڕۆژ کەش و هەواکە باراناویە کە باراناویش بێ بەڕاستی نەسەر چاوە ئاویەکان ئەتوانوەکو پێویست کارەکانیان جێبەجێ بکەن ناستە بەڕێوەبەراتەکەی ئێمەش. بۆیە بە باشمانزانی دوای ئەوەی کە تاوتوێ کرا لە بینی ئێمە و ئەوان و لەگەڵ پارێزگا بڕیارماندا تاخیریکەین بۆ کاتێکی تر. واتە کاتەکەی دیاری نەکراوە تا ئێستا. بەدواداچوونەوەکەین بۆ تەوقعاتی با بڵێن کەش و هەوا بزان هەفتەیەک هەڵبژێرین کە کەش و هەوا گونجاو بێ بۆ ئەوەی بتوانین کارەکانمان جێبەجێ بکەین. زۆر باشە. ژیان خان ئەو ئامێرانە چین یاخود ئەو کەرستانە چینکەوا لە پاکردنەوە کە بەکاری ئەهێنن و یاخود سەرجەم گەڕەکەەکانی شاری کەرکووک ئەگرێتەوە ئەو پاکردنەوەیە واتە هەموو گەڕەکەەکان بێ ئاو ئەبن بۆ ماوەی هەفتەیە یاخود بەشێک لە گەڕەکەەکان ئاویان ئەبێ و بەشێکیان ئاویان نابێ. ئەگەر هەمووی ناگرێتەوە هۆکارەکەی چییە؟ بۆچی بەشێک لە گەڕەکەەکان پاک ئەکرێتەوە بەشێکیان پاک ناکرێتەوە؟ بەڵێ بێگومان شاری کەرکووک ئەوەی داخل تەسمیم ئەساسی پێ ئەڵێن ئەوە هەمووی ئەگرێتەوە لەسەر پرۆژەی ئاوی کەرکووکی سەرەکیە لە کەیوان. ئەو گەڕەکانە لە ئیسکان و ئازادی و ئیمام قاسمەوە تاوەکو ڕاپەڕین و نەسر و ئیتر هەمووی ئەوەی کە داخل تەسمیمی کۆنە هەمووی ئەگرێتەوە. بەڵام هەنێک گەڕەکۆکو پەنجەعالی شۆرا و سێکانیان ئەمانە ناگرێتەوە لەبەرەوەیان پرۆژەی تایبەتی خۆیان هەیە سەرچاوی ئاویان جایە لەگەڵ داخلی شاری کەرکووکە بۆیە ئەوان ناگرێتەوە. سەرچاو ئاویەکانی ئەوان پێویستیان بۆ پاکردنەوە نییە یاخود لە لایەن بڵێنینێکی درەوە لایەنێکی درەوە؟ بەڵێ ئەوانش پێویستیان بە پاکردنەوەی قەنات ڕێی کەرکووکی پێ ئەڵێن کە سەرچاوی سەرەکی پرۆژەکانی ئاوی کەرکووکە. ئەوانش لە هەمان کاتە قەنات پاکەکەنەوە و هەمان کات نوێژەنکردنەوەی لەوانەیە هەندێ بەوابات و شتیان هەیە یان مەزەخاتیان هەبێت. هەر لەلایەن بەڕێوەبەراتێکی ئێوە پاک ناکرێتەوە ئەگەر هەر لەلایەن ئێوەیە بۆچی لە یەک کاتە بە تەواوەتی هەموو گەڕەکەەکان پاک ناکرێتەوە؟ دوو لایە سەرچاوە ئاویەکان ئەوان بەڕێوەبەرەتی ینی بڵێن تابعی وزارەی موارد مائیە پێ ئەڵێن سەرچاوە ئاویەکان ئەوان پرۆژەی خۆیان هەیە. چەند پرۆژەیەکیان هەیە کە لە دەبستەوە ئاوەگەێنێتە پرۆژەکانی ئاوی شاری کەرکووک قەناتێکی کراوەیە 3 مەحەطاتی ئاو بەرزەکاتەوە چونکە بە عەکسی ئیتیجاهە ئاو دێ بۆ شاری کەرکووک. ئەوان پاکردنەوەی قەناتەکەیان هەیە هەندێ بەواباتیان هەیە کەەوە ئاوەداتە با بڵێن جووتیاران ئەوە پێویستی بە نوێژەنکردنەوەیە پێویستی بە سیانەیە ئەوە کاری ئەوان خۆیانەیە. ئێمەش لە پرۆژەی ئاوی کەیوانەوە دەست پێکات وازباتی ئێمە پاکردنەوەی خەزانەکانمان هەیە. بۆ نمونە ماوەی ساڵێکە ئەو خەزانانە کە لە وەرزی زستانە قوڕقڕاوێکی زۆر کۆ ئەبێتەوە پێویستی بە پاکردنەوەیە یان هەنێ با بڵێن
ئێستا خەتێکمان هەیە لە ناو خۆتەی پار دامانناوە لە خەزان سێوەی پێڵێن لە پشت نەخۆشخانەی ئازادیەوە بۆ خەزانی چوار خەتێکی تر جێبەجێ ئەەکەین بۆ ئەوەی کێشەی ئاو لە گەڕەکەکانی خواروی کەرکووک بۆ نمونە ڕاپەڕینە حیل عسکەری ئەوانە چارەسەر بکەین پێویستە ئەو ڕەبتە جێبەجێ بکەین ینی بۆ ڕێکی زۆر گەورەیە بیبڕینەوە ئەو ڕەبتە لەگەڵا بکەین بە باشمانزانی دوامان خستۆ بۆ وەرزی زستان لە هاوینەوە بێگومان پرۆژەکە دەستی پێکردووە بەڵام کاری بڕینەوەی بۆ ڕێکە دوامان خستۆ بۆ وەرزی زستان بە باشمانزانی لەگەڵ سەرچاوە ئاویەکانە ئێمەش هەمان هەلبکۆزینەوە لە هەمان کاتە ئەو کارانەمان جێبەجێ بکەین. زۆر باشە خات و گیان هەندێک لە گەڕەکەەکانی شاری کەرکک بەتەبێت ئەوانەی کە لە دەروی شارن بۆ نمونە گەڕێکی شۆراو هەیە کە ڕۆژنە ڕۆژێ ئاویان دێ و کاتەکەشی نادیارە هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە هەندێک کات یعنی بەیانی دێ هەندێک کات بوونە عسر دێ هەندێک کات شەو دێت ئەنی کاتەکەی دیاری نەکراوە تاوکو ێستا هەوڵی چارسەکنی و کێشەیە درراوە یاخود هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە. بەڵێ بێگومان گەڕەکی شۆراو لە دەرەوەی تەسمیمە یعنی لە ناو تەسمیمی پرۆژەی ئاوی کەرکووکە کاتی خۆی حیسابی شۆراو نەکراوە گەڕێکێکی تازەیە لێرە زۆر بە زەحمەت ینی ئاوەکە خۆی بە شاری کەرکووکیش ناکە فەوان پرۆژەی خۆیان هەیە پرۆژەیەکیان هەیە سەرچاوەکانی بیرە لە پشت سەیتەرە کۆنەکەوەیە مەجموعەیەکی بیرە ئاوەداتە کۆمەڵی لە گەڕەکەەکانی شۆراو پرۆژەی تریشمان هەیە لەسەر بەنداوی خاسە چای سەرچاوی ئاوی لەوێوەیە بەڵام وەک وەزانن و ئاگدارن گەڕەکی شۆرا و زۆر زۆر بەر فراوان بووە و ڕۆژانە لە زیادکردن سنوورێکی نییە بەڕاستی سنوورێکی بۆدانن بڵێن ئەمە سنووری شۆراوە تەواو لێرە کۆتایی پێدێ تاوەکو بەرنمەیەکی بۆ دانەی پرۆژەیەکی بۆ بکەی تۆ هەر مستەمەمێکیش بێ لە جیهانە کە بتەوێ کێشەی گەڕەکێک حل بک بێگومان جارە سنوورێکی بۆ داانە سنووری ئەم گەڕەکە ئەوەندەیە تا تۆ پلانێکی بۆ دانەی ئێمە زۆر ئیشمان بۆیان کردو بەڵام لەبەرەوە بەرفراوانە بەڕاستی دوای دوسێ ساڵ ئەگەڕێنەوە بۆ سەر هەمان کێشە و هەمان گرفت. زۆر باشە جیهان خان سەبارەت بە دانانی پێوەری ئاو یاخود پێوەری ئاو بۆ ماڵان بۆچی لە بەشێک لە گەڕەکەکان پێوەری ئاو هەیە و لە بەشێک لە گەڕەکەکانانێ یاخود هەنێک جار لە یەک گەڕەکە هەندێک ماڵ هەیەی و هەنێک ماڵ نیەتی بۆچی ئەوە هۆکارەکەی چییە؟ بەڵێ بێگومان پێوەر ئەبێ لە هەموو شاری کەرکووک و لە هەموو قەزا و ناحیەکانیش دابنرێ بەرنمەیەەکە لەبەرەوەی خۆشتان ئاگدارن ئێمە ڕوو لە وشکە ساڵی ئەەکەین لە کەم بارانی ئەەکەین سەرچاوی ئاو زۆر زۆر کەم بووتەوە و هاوڵاتیش بەداخەوە ئاو زۆر بەفی ڕۆئەدا کەس دەسی پێوە ناگرێفە بۆیە لە حکوومەتی مرکزیەوە ئەم بەرنمەیە دانراوە هەموو پارێزگەکانی عێراق ئەگرێتەوە کە ئەبێ پێوەری ئاو دانەرێ بۆ هەموو شار و شارۆچکەکانی عێراق بەگشتی بەرنمەکە ماوەی بۆ 5 ساڵ دانراوە بەڕاستی ئەبێ هەموو ئەم پێوەرانە بەڵێ بۆی دابنرێ و تەواو ببێ. جیان خان سوودی ئەم پێوەرانە چێ بەگشتی کاتێکە دانرێت؟ بێگومان سوودی زۆر زۆرە بەڕاستی یەکێ لە سوودەکانی ئەوەیە کە کۆنتترۆل ئەوەکەی کە خەڵک ئاو بە فیڕۆنەدا بەرپرسیاتی بکەن بەرامبەر بە خەرج بەڵێ کە هەست بکە کە سەرفەکە پارە زیادەدا کە سەرف ناکە پارەکەی کەمترە بێتەوە. دووەم عەدالەت زاروا هەیە ماڵ هەیە با بڵێن بە مانگ لە ماڵ نییە بە نیزامە کۆنەکە لە ماڵبی لە ماڵ نەبی خانۆکە چۆڵ بێ کەسی تیابێ نەفرێکی تیابێ بیستی تیابێ ئەو مەبلەغی خۆی ئەبڕێ حەقی نییە بۆ نمونە مانگی با بڵێن ئەگەر 20,000 بێت تۆ ئاو سەرفکەیت و سەرف نەکەی لە ماڵبی لە ماڵ نەبی تۆ بێ ئەو پارەیە بدێ بەڵام بە پێی پێوەرەکە نەخێر بۆ نمونە من لە ماوەی ڕابردوو برادێک پرسیوتی بۆ من بۆ نمونە 70,000 بۆ هاتوێتەوە دراوسەکەم 30,000 بۆ هاتوێتەوە بزان لەم حاڵەتەیە کە دەرەکە ئەوەی ئاوی زۆر سەرف کردووە بێگومان کولفەکەشی زۆرترە ئەوەوە ئەکا کە هاوڵاتی دەسی بە ئاوە بێ بەڕاستی وەکو ئەگەر پێویست نەبێ ئاوەکە بە فیڕۆ نەدا بۆ ڕێکی بکاتەوە لەسەر زادە ڕێکە. پرسیارەکەی من ئەمێ بەڕوونتر باسی بکەم کە باس نۆکرد بۆچی لە هەندێک ماڵ هەیە بۆچی لە هەندێک ماڵ نیە هەندێک ماڵ پێوەری بۆ دانراوە بەڵام ئەبینی کە خۆشت باست کرد هەندێک ماڵ هەیە کە خانووەکە چۆڵە بەڵام پێوەری بۆ دانراوە پارەی ئاوی بۆ دەگەڕێت کاتێکی زۆر ناکەونە کە بەرنمەکەی دا ئانا بۆ نمونە لە گەڕەکی ئیسکان بەسەریا ئەڕۆ هەمووی کە پێوەری بۆ دانا ماڵ هەیە لە ماڵ نییە ماڵ هەیە لە بیدایەتی پرۆژەکە بەڕاستی خەڵکەکە خۆی معارض بوونەیان نەویست داینن قبول ناکەن
ڕازی نابێ بۆی دانا یان ئەڵێ کەس لە ماڵەوە نییە یان ئەڵێ ئەمیش بەسەریا ئەڕوا بەڕاستی کە ئەو گەڕەکە تەواوەکە تەحویلە بێتە گەڕەکێکی تر دووبارە ئەبێ بگەڕێتەوە سەر ئەو ماڵانەی کە نەکراوە یان ئەو هاوڵاتیە خۆی بێ مڕاجعە بکە بڵێ من پێوەرم بۆ دانراوە پێوەری بۆ دانراوە تاکو ئێستا بەڵێ کام گەڕک بە تاواتی پێوەری بۆ دانراوە ناتوانم بڵێم هەموو گەڕەکەکان لە 100% بۆی دانراوە بەڵام لە ناو شاری کەرکووکە زیاتر لە 80,000 ماڵ ئێستا پێوەری بۆ دانراوە و تەواو بووە پرۆژەکەش بەردەوامە بە بەردەوامی باتە لە گەڕێکەکە مەرج نییە کە هەموو خانوەکانی ئەو گەڕەکە هەموو ماڵەکان پێوەری بۆ دانرابێ بنە لە گەڕێکێکە پێوەر بۆ هەندێک ماڵ دانراوە هەموو ئەو گەڕەکە هەموو ماڵانێک کە لەو گەڕەکەیە هەمووی پێوەری بۆ دانراوە یاخود بەشێکیان ئەبێ هەمووی بۆی دابنرێت ئەگەر بۆی دانرابێت بێگومان ئەو بەسەریا ئەگەڕێتەوە با بڵێن ئێمامە جیهەتێکە کە ئەو پێوەرانەدانا لەلایەنی بەڕێوەبەراتی ئێمەشەوە بە دوواداشوونی بۆ ئەکرێت یان هاوڵاتی کە دێ مڕاجعا کاڵێ بۆم دانراوە دووبارە ئەگەڕم بۆ نمونە من گەڕەکەکەی خۆم یعنی باس لە خۆم بکەم کە پێوەریان دانا هەموو کۆڵانەکە بۆیان نادانا من لە ماڵ نەبووم نزیکەی دوو مانگێکی پێ چوو تا ئایا خۆم ینی بەدوایە نەشم ڕۆژانە بەڵام ئەوەندە بەسەریا چوومەوە دووبارەم کردەوە ئەبێ بگەڕێنەوە بۆمان زۆر نییە هاتن بۆ منیشیاندانا واتە باشترین سیستم بۆ ڕێگریکردن لە بەهەدەردانی ئەو دانانی ئەو پێوەرانی بێگومان باشە جیهان خان بەشێک لە گەڕەکەکان گلەی ئەو ئەکەن کە ئاوی خواردنەوە ئەخود ئاوەکی کە پێیان ئەگا شیاو نییە بۆ خواردنەوە یاخود ئاوەکە شوێرە ئایا ئاوی شاری کەرکووک یاخود ئاوی گەڕەکەەکانی شاری کەرکووک شیاون بۆ خواردنەوە یاخود ئەو شوێریە چیە بۆچی لە بەشێک لە گەڕەکەکان بۆ منە شۆراوە پەنجاعالیە باز لە شوێری ئاوەکەیان ئەکەن هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە بەڵێ بە دانەدانە بەسەریا بڕین ناو شاری کەرکووک ئەوەی کە لە پرۆژەی کەیوانەوە دێ لە 100% ینی شیاوە بۆ خواردنەوە لە هەموو ڕوویەکەەوە من خۆشمێکم لەوانە کە ئاوی بۆ ڕێ خۆم بەڕاستی هیچ ئاوی دەرەوە ناکڕم شۆراو لەلایەنی سوێریەوە بالعکس لە ناو شاری کەرکووک گەلێ باشترن ئاوەکەی ئەوان شیرینترە تاوەکو ناو شاری کەرکووک بەڵام پەنجاعلی نسبەیەک ینی سوێریتایە بەڵام شیاوە بۆ خواردنەوە چونکە ئێمە ئەم ئاوە فەحسەکرێ سەحا دەرەشێ فەحسیەکە با بڵێن لە ژنەیەکی بێلایەنیە بە کەیفی خۆی ئەسوڕێتەوە لە ماڵان بێ لە محلاتی دەرەوە بێ نمونە وەرەگرێت و ئەی با فەحسیەکەەوە ئەێنێرێ بە وزاری سەحا لیژانی خۆمان هەیە بە هەمان شێوە ڕۆژانە یعنی سامپڵ وەرەگرن و فەحسیەکەن و نەتیجەکە ڕوا لە بەغا دێتەوە لە هەر شوێنێکە ئەگەر گومانیان هەبێیان شیاو نەبێ بۆ خواردنەوە کتاب دێتوەڵێ ئەم لەو شوێنە کە وەرتانگرت بە ناوی ماڵەکەش ئەنووسێت لە فڵانە شیاو نییە بۆ خواردنەوە و چەنەها بیریش لە ناو شاری کەرکووکە دامان خستۆ بەهۆی ئەوەی کە فەحس کراوە چوەتە بەغا هاتوۆتەوە توێتی شیاو نییە ئەو بیرە داخراوە زۆر باشە چەندی جارێ ئەم پرۆسی پاکردنەوەی خەزانەکان ئەنجام ئەدرێت و پێویستەکە چەندی جارێ ئەنجام بدرێت بێگومان ئێمە بەردەوامین بە بەردەوامی نوێژەنکردنەوەی ڕۆژانەیە مانگانەیە بەردەوام هەندێک شوێن هەیە پێویستەکە ئاوڕاگیرە چونکە خەزانی سەرەکی هەیە ئەگەر ئاوەکە ڕانەگیرێ ناتوانین پاکی بکەینەوە ئەوە دامان ناوە ساڵی جارێکە فقط لە خەزانەکانە ئەوانی تر ئێمە بەردەوامی ڕۆژانە کاری خۆمانەکەین بەڵام پێویست بە ئاوبڕین ناکە چەند خەزانی ئاو لە شاری کەرکووکە هەیە لە خەزانیش ینی لە ناو شاری کەرکووکە چوار خەزانی سەرەکی هەیە جگەر ئەوەی کە لە پرۆژەکانە ینی بڵێن لە ناو پرۆژەکان لە کەیوان لەوێ دوو خەزان هەیە چواری ڕئیسیش لە ناو شاری کەرکووک هەیە واتە هەر خەزانەکان هەمویان بەیەکەوە پاک ئەکرێنەوە باشە لە ئەگەری ئاو بڕان یاخود لە گەری پاکردنەوەیە لەو ماوەیەکەوە کاتی پاکردنەوەکەیەتی هیچ کاتێک ئاو ئەدرێ بۆ گەڕەکانە یاخود تا ئەبڕدرێت تاکو پاکردنەوەکە تاوە ئەم ساڵ ئەگەر ببڕێت ناتوانین لەو بینەیە ئاو بدەین لەبەرەوەکو باسم کرد پێشتر خەتێکی ڕئیسیمان هەیە ئەوەی کە لە بڵێن پرۆژەی کەیوانەوە دێت و ئاوەداتە سێ خەزانەکەی تری ناو شاری کەرکووک ئێمە ئەو خەتە ئەبڕینەوە فبۆیە کە ئەو خەتە ئەبڕینەوە و ڕەبتاتمان لەسەری هەیە ناتوانین لەو بینەیە ئاو بدەینە شاری کەرکووک فبۆیە بێ هاوڵاتیان احتیاطی خۆیان وەرگرن تاوان ئێمە هەوڵە دەین ینی بە زووترین کاتەواو بێ حەز ناکەین بۆ ماوەی هەفتەیەک بەڕاستی ئاو لە شاری کەرکووک ببڕێمەش خۆمان هەمان هاوڵاتی شاری کەرکووکین ئەوەی کە یعنی ئەو معاناتەی کە بەخسەر هاوڵاتیانی کەرکووکە ئێمەش هەمان
بەشێکین لەوان حەز ناکەین و هەوڵە دەین بە زووترین کات بەڵام ئێمە با بڵێن ئەسوء الاحتیمالات دائەنین ئەگەر لە حاڵەتێکا تەواو نەبوو یان هەنێک گیر و گرفت دروست بوو نەمانتوانی لە ماوەی ئەو هەفتەیە ئاو بدەین هەوڵاتیە بێ حیسابی ئەوە بکا بۆ ماوەی هەفتەیەک ئاوی پێنەگا دەستی پێوە بگرێت ئەگەر باش بە قبری ئاوەکە زەمن باشتر خات و جیهان ئەم بڵێن خاوێنکردنەوەی سەرچاوە ئاویەکان بەگشتی کە ئاوی خواردنەوەی هاوڵاتیان دابینەکات تا چەند گرنگە بۆ هاوڵاتیان پاکردنەوەی بەڵێمان زۆر گرنگە ئەو قەناتە کە ئاوەگەێنێتە پرۆژەکانی شاری کەرکووک خۆڵ و خاشاک و زۆر جار هەیە گژوگیایەکی زۆر ئەیگرێ قامیشەڵانێکی زۆری لێ دروستە بێ سەوزە بێ لە ماوەی ساڵێکە ئەبێتە هۆی ئەوەی کەوا وەکو پێویست ئاو نەگاتە پرۆژەکانی ئێمە یان هەندێک بەواباتیان هەیە کە ئاوەداتە جوتیارەکان ئەوانە ئەشکێت و ئاوەکە ئەڕوا ئەو کەمی کە ئێمە ئەمانەوێت ناگاتە لامان فبۆیە زۆر زەرورە ساڵانە ئەوان پاکی کەنەوە تا ئەو ئاوەی کە ئێمە پێویستمان پێێتی بگاتە پرۆژەکانمان زۆر باشە. ئامادەکاریەکان لە ئێستا بەگشتی چییە کاتێک کە ئێوە خۆتان ئامادەکەن لە ماوەیەکی نزیکە لە دوای جێگیربوونی کەشەوە پرۆسەکە ئەنجام بدرێت بەگشتی و ئامادەکاریانە چین کە پێویستە ئێوە لەو کاتیا بیگرنەوە؟ بێگومان بۆ نمونە سەرچاوە ئاوەکان حەفاراتی خاصی خۆیان هەیە هەندێک معداتیان هەیە لەوانەیە مۆلیدەیان پێویست بێ مەکینەی بڕینەوەیان پێویست بێ هەمان کات ئێمە یعنی کۆمەڵێ قوفڵ و بڵێن ملحقات و شتێ هەموویمان ئامادە کردووە حەفارەیە مۆلیدەیە مەکینەی لە حیمە کرێکارە هەموو ئەوەی کە پێویستمان بێ ئامادەمان کردو ئەو ڕۆژێک کە ئاو ببڕێ تەنانەت حەفرەکانیشمان کردووە ئێستا بۆ ئەو بۆڕێ کە بیبڕینەوە دەرمان کردووە لە دەرەوەی ئامادە بەس کە ئاو ببڕێ دابەزن و ئیشی تیا بکەن. باشە جیهان خان با بچینە سەر بابەتێکی تر کە ئەویش بارانبارینی زۆر یاخود وشکە ساڵی چ کاریگەریەکی ئەبێت لەسەر زۆری و کەمی ئاودان بە ماڵان یاخود پێدانی ئاو بە ماڵاندا ئەگەر بارانێکی زۆر ببارێت و یاخود ئەگەر وشکە ساڵی بێت ئایا بڕی ئاودان بە ماڵان زیاد ئەکات؟ بێگومان ئەگەر کەوشکە ساڵی بێ باران نەبارێ ئێمە سەرچاوی سەرەکی شاری کەرکووک بەنداوی دۆکانە کە ئاو نەبێت دابەزێ بێگومان ئەوانش ئاوەکە کەمە بێتەوە بۆ شاری کەرکووک ئەما بێتە هۆی ئەوەی کە نەتوانین وەکو پێویست ئاو دابینکەین بۆ هاوڵاتیان لەگەڵەوە کۆمەڵێ بیرمان هەیە ئێمە بۆ نمونە پەنجاعەلی سەرچاوی سەرەکی بیرە شۆرا و بیرە سێکانیانە گورگە چاڵە بەشێک لە دەواازەیە ئەمانە سەرساویان بیرە کە باران نەبارێ وشکە ساڵی بێ ئەم بیرانە وشکەکەن یعنی ساڵی ڕابردوو بۆ نمونە چەند بیرێکمان وشکی کرد پردێ لە 100% ئیسا هەرچەند لەسەر زیەی بچووکیش ئەو بەڵام سەرچاوی ئاویان بیرە داقوق هەمووی بیرە لەیلان هەمووی بیرە ئەمانە کە باران نەبارێ وشکە ساڵی بێ ئەم بیرانە ئاویاندا ئەبەزێ وشکەکەن. باشە جیهان خان ئەبینین لە بەشێک لە شوێنەکان یاخود لە قەزاو ناحیەکان بە تایبەت باسی پردێت بۆ ئەەکەم بەشێک لە ماڵەکان یاخود بەشێک لەو باخ و مەزرعانی کەوا هەیە بیری تایبەت بە خۆیان هەیە زۆربوونی ئەو بیرانە کاریگەری نابێت لەسەر کەمی ئاو واتە زۆربوون یا هەرچەندێک بیر زیاتر لێ بدرێت کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی ئەبێت بێگومان زۆر کاریگەری ئەبێت و ئەو بیرانە بەڕاستی هەموو ئێستا بە زیادەڕەوی ئەژمێر درێت لەبەرەوەی هەیئەت حەفر الئابار هەیە سەر بە سەرچاوی ئاوەکانن ئەوان تایبەتن بۆ ئەوەی کە بیر لێ درێت بە پێی مواسەفات بۆ نمونە مەفروزە یعنی بە پێی مواسەفات بین بیر و بیرێکی تر لە 500 متر کەمتر نەبێ بەڵام ئەبینین شوێنی وایە 50 متریش نابێ بەڕاستی ماڵی وایە من بینی و مایخود مەزرعی وایە تەنها لە ناو یەک باخە دوو بیر زیاتری هەبووە بێگومان ئەوە بۆتە هۆی ئەوەی کەوا مستەوای ئاو لە بیرەکانە دابەزێت بۆ نمونە ئیسا تەڕەفی سێکانیان و شۆرا و کاتی خۆی کە ئێمە بیرەکانمان لێدا زۆر باش بوون یعنی ئاوی دابی نەکرد بۆ ئەو گەڕەکانە هەمووی ئەو کاتە شۆرا و بەگشتی هەمووی لەسەر ئەو بیرانە بوون بەڵام ئێستاکە لە 150 زیاتر مستەوایان دابەزیوە لەبەرەوە بیرێکی زۆر بە شێوەیەکی نانیزامی لێدراوە لەگەڵەوە شەچەند بۆ نمونە لە داکۆ حەوزی ماسی هەیە ئەمانە هەمووی بیریان لێداوە بە زیادەڕەوی بۆتە هۆکاری ئەوەی کەوا مستەوای بیرەکان هەمووی دابەزێ. زۆر باشە لە ڕووی پاڵاوتن و خاوێنکردنەوە ئاوی کەرکووک چۆنە و لە چ ئاستێکە؟ واللهی بێگومان من ئەڵێم تۆپ ینی مستەوایەکی زۆر باشە
پرۆژەکانمان هەموو ساڵێ نوێژە نەکرێتەوە و ئەو ئاوەش کە ئەنرێتە شاری کەرکووک شیاوە بۆ خواردنەوە لە 100% و هیچ کەسێکیش گومانی لێی نەبێ. بێگومان هەندێک جار ڕوئەدا لە ناو شاری کەرکووکە ئایا بەهۆی شکاوی بۆ ڕێکانەوە بێ، بەهۆی ئشتراکی ماڵێکەوە بێ لەوانەیە بشکێ ئاوی گەڕەکێک پیسەکە زۆر جاریان ئێمە ڕووی داوە. یەک بۆڕی ماڵانێک شکاوە بۆتە هۆی ئەوەی کە ئاوەڕۆتێکەڵ بۆ ڕێکان بێ، بەڵام وەکو سەرچاوەی پرۆژەکانی ئێمە لە 100% شیاوە بۆ خواردنەوە. باشە جیهان خان، ئێستا لە وەرزی زستانین وەکەمتر ئاو بەکاردەهێنرێت و خۆمان هەمووان ئەزانین. هیچ گەڕێکێکەیە لە ئێستادا کێشەی کەم ئاوی هەبێت لە کەرکووکە؟ لە زستانە خێر لە زستانە ئێمە گەڕەکە سەرەکیەکان خۆمان داواکەین لە سەرچاوە ئاوەکان مەزەخەکانیان کەمکەنەوە لەبەرەوەی ئاوەکە زۆر زۆرە. لە زستانە هیچ کێشەیەک نییە. مەبەستمە دووبارەی بکەمەوە گەڕێکی پەنجالی زربەی دانیشتوانی شاری کەرکووک یعنی ناچنە گەڕەکە کاڵن لەبەرەوەی یەک ئاوی سوێرە دوو کەم ئاویە لەوێ بۆچی ینی تا سەرچاوی تایبەتی خۆیان هەیە لەبەرەوەی کەرکووک کاتی خۆی کە تەسمیم بۆ کرا ئەم تەسمیمە تەسمیمێکی کۆنە یعنی پرۆژەکە. شاری کەرکووکیش بە تەبیعەتی ینی جوغرافیاکەی ئاوا سەربەخوارە بڵین لە بەرزیەوە دا ئەبەزێ بۆ نزمی. لە ناو شاری کەرکووکە ئێمە بە مەزەخات ئاو دەفع ناکەین، خەزاناتە و خۆی دا ئەبەزێ بە ئەنسیابی بۆ گەڕەکەکان. گەڕێکی پەنجاعەلی شوێنەکەیان زۆر بەرزە بەڕاستی لەگەڵ خەزانەکەی ئێمەیە ئەوەی کە ئاوەداتە ینی شاری کەرکووک لە پشتی نەخۆشخانەی ئازادیەوە تاوەکو وەگاتە گەڕەکەکانی کۆبانی ئەو خەزانەی خەزان سواری پێ ئەڵێن لەگەڵ گەڕەکەکانی پەنجاعەلیە یەکسان بوونەتەوە نایگەێنێت بەڕاستی بەوان بۆیە ئەوان بیرمان لێدا و بە مەزەخات ئاویان ئەدەنێ و تا ئێستا شەمە لە هاوینا بە تایبەتی لە ناو شاری کەرکووکیشیان کێشەمان هەیە ئەگەر بڵێن نییە. لەبەرێگە کێشە نەبێ خۆ ئێمە هەموو ڕۆژێک ئاوە دەین مادام ڕۆژنە ڕۆژێک ئاومادا کێشە هەیە. لە حاڵەتێکا کەشوهەوا ڕێگەی نەدا و خەزانەکان پاک نەکرانەوە کاریگەریەکەی چی ئەبێت؟ ئێمە هەرە بێ پاککرێتەوە کەشوهەوا ئەگەر ئەم هەفتەیەش نەبێ ئەکیت هەفتەیەکی تر هەر مەزالە بێت هەر باشە بێت. ئەوگە خواشی کرد هەر باران بوو ئەم دوو مانگە هیچ مەزال نەبوو وەڵاهی ئەوە کێشە نییە بەڕای من. خەزانەکانمان ئێمە پیس نین بەو ڕادەیەکەوە زۆر ینی بەڵام وەکو باسم کرد ئێمە زیاتر بڕینی ئاوەکە سەرچاوە ئاوەکان ئەوان بەتەمای بڕین بوون. دووەم ئێمەش ئەو ڕەبتەیەمان هەیە بە هەلمانزانی لە وەرزی زستانە بێت تا کاریگەری زۆری نەبێت لەسەر هاوڵاتیان. زۆر باشە ئەمە بەدەر لەمانە ئەوترێ ئەو سەرچاوی ژیانە ئێمە تا چەند توانیمانە سوودی لێ ببینین؟ وڵی بێگومان سوودی لێ وەرگیراوە وەکو باس کرد ئاو سەرچاوی ژیانە ئەگەر ئاو نەبێ ئاوەدانیش نابێ پێشینانی خۆشماوەتویانە ئاوەدانی ئەگەر ئاو نەبێ ژیانیش نابێ بەڵام بەداخەوە وەکو پێویست ئێمە دەستمان بە ئاوەوە نییە قەدری ئەو ئاوە ناگرین نازانین بە چ شێوەیەک ئەگاتە لای ئێمە لە بەنداوی دۆکانەوە بیگرە کە چەند کارمەندی تایە کە ئەو ئاو بە شێوەیەک ئەگاتە لامان لەوانەیە هاوڵاتی ئاگای لێ نەبێ هەروەکو با بڵێن حکوومەتێکیش ئێمە چەند کێشەمان هەیە لەگەڵ دراوسەکان وڵاتانی دراوسەیە تا وەکو پێویست ئاومان پێ بگا. دووەم کە ئەگاتە پرۆژەکانی ئێمە لەوانەیە هاوڵاتی نەزانێ بە چ شێوەیەک ئەم ئاوە ئەگاتە ماڵان بڕوا ئەکەی تەنێکی کلۆر ئێمەگە لە تورکیاوە بیهێنین بەس ینی پارەی کلۆرەکە یەک تەنێکی 1 ملیۆنێک دینارە. ئێمە هەموو ڕۆژێ لە هەر پرۆژەیەکە تەنێک کلۆر بەشمان ناکە جگە لەوەی شەب تەنی نزیکای 600,000 با بڵێن لە مەعمەلەکان کە ئێنی ڕۆژوە هەیە مەگەر قوڕقڕاو بە 5-6 تەن کلۆر بەشی پاکردنەوەی ئاوەکە ناکە جگە لە کارەبا جگە لە کارمەند جگە لەو مەزەخانەی کە هەر مەزەخەیەکی لەوانەیە کولفەکەی نامەوە باسی کەم بەڕاستی خەیاڵیە. زۆر باشە ژیانخان پلانتان چییە بۆ داهاتوو بەگشتی؟ بێگومان لە داهاتووە من پێم وایە هەندێک پرۆژەشمان ئەگەر ئەوانە بکرێ و ئەگەر وشکە ساڵی نەبێ داهاتوویەکی یعنی ڕوون نەبێت ئینشاءڵڵا. لەگەڵەوەشە ئێمە داوا ئەکەین بەڕاستی لە هاوڵاتیان داوا ئەکەین لە ینی ئیعلامەکان
کە زۆر گرنگی بدەن بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کە چۆن دەستیان بە ئاوەوە بێ لەبەرەوەی ئاو سەرچاوەی ژیانە ئاو نەبێ ئاوەدانیش نابێ و ژیانیش نابێت لە هەمان کاتە ئەگەر هاوڵاتی دەستی بە ئاوە بێ من دڵنیام ئەو ئاوەی کە ئیسە ڕۆژنە ڕۆژێکە لەوانەیە بتوانی هەموو ڕۆژی ئاو بدەیتە هاوڵاتی ئەگەر دەستی پێوەی بێ بەڵام وەکو پێویست جێگەی داخە هاوڵاتی دەستی بە ئاوە نییە. باشە جیهان خانەگەرۆک و دوا پرسیارە من پرسیارت ئاراستە بکەم ئەو شوێنانەی کەوا باسمان کردکەوە بیری توازیان هەیە خود بیری خۆیان هەیە پێویستە کلۆریش بەکار بهێنن ئێوە کلۆریان بۆ دابین ئەکەن بێگومان ئەو بیرانە هەمووی کلۆری ئاوەکەی کلۆری تێکرێ ئەجیزەی کلۆری لەسرە بەڵام شەب بەکار نایەنین لەبەرەوە شەب بۆ قڕ و خۆڵ و خاشاک بەکاردێ بۆ تەسفیە پێڵێن چونکە ئاوی بیرەکان پێویستی بە تەسفیە نییە خۆی زۆر ڕوونە باشترە و ڕوونتریشە لەو ئاوەی کە لە مەشاریع مەرکەزیەکانەوە کە لە ڕێگەی تەسفیەوە لە ڕێگەی شەبەوە بەکارهێنی فقط کلۆری بۆ بەکارهێنین لەو بیرانێکەوە ئێوە خۆتان هەڵتان کەندووە و یاخود خۆتان کلۆری بۆ دابینەکە من ئەو بیرانە باز ئەەکەم کەوا بۆ نمونە من لە ماڵەکەی خۆم بیرێکم لێ داوە ئەمە وەکو دوا پرسیار بێ کە من لە ماڵەکەی خۆم بیرێکم هەڵکەندووە بیرێکمان هەیە ئێوە کلۆر بۆ من دابین دەکەن کەوا بیکەمە بیرەکەی خۆم و یاخود ئەبێ خۆم لە ناتوانین لەبەرەوەی ئێمە تۆڕی ئاومان هەیە دابینی کلۆرکردن لەسەر ئێمە ئەوەیە فقط بۆ ئەو مەشاریعانەی کە ئەچێتە ناو تۆڕی ئاوە بەڵام ئەگەر هاوڵاتی بۆ خۆی بیرێکی لێداوە ئەوە ئێمە بەرپرسیمان لەو بیرانە تا ڕادەیەکیش ئەو بیرانە نەشیاوە بێگومان بە پێی مواسەفاتیش نییە ئەگەر لە ناو شاری کەرکووکابێ پێویست بەو بیرە ناکە ئەو لێیدا چونکە تۆڕی ئاو هەیە توانێت لە تۆڕی ئاوە ڕاکێشێک کە کلۆری تێکراوە. زۆر باشە گیان ئیبراهیم جێگیری بەڕێوەبەریاوی کەرکووک لە بەڕێوەبەتی کەرکووک سپاس بۆ ئامادەبوونت کە لە سەرکۆی و بابەتانی پێویست بە ئاوی کەرکووکە گفتوگۆمان کرد. سپاس بۆ ئێوەش.